نمایشی هونەری شین و ڕەشە کە ئەویش یەکێکی ترە لە پێشانگە شێوەکاریەکان کە بێگومان بۆ دوو هونەرمەند ببورن نەژاد کەوکەزە کە لە شاری هەولێر بەڕێوە چێت و ئەبینین کە لە شار و شارچکەکانی کوردستان ڕێناز بە شێوەیەکی باش یەک لە دوای یەک ئەم پێشانگەیانە بەردەوامیان هەیە. بەڵێ بێگومان دەروون ئێمەش وەکو پرۆگرامی کورسات مەگەزین هەمیشە زۆر بە گرنگ گێزانین کە کار لەسەر بابەتە هونەریەکان وەڕوا پێشانگا شێوەکاریەکان هەمووانی کە پەیوەندیان بە هونەرەوە هەیە و لە هەرێمی کوردستان نمایش دەکرێن ئێمە زۆر بە گرنگیان نەزانین کە بۆ بینەرەکانمانی بگوازینەوە کە هەمیشە کار لەسەرەوە بکەین هونەری کوردیش بکاتە ئاستێکی زۆر باش. نمایشی هونەری شین و ڕاش یەکێکە لەو نمایشانەی هونەرمەند نەژاد کەوکەز کە لە شاری هەولێر لە گەلەری میدیا نمایش دەکرێت و لە ڕۆژانی 13/6/2021 تاوەکو 24/6/2021 بەردەوام دەبێت. نمایشێکی هونەریە و هونەرمەند نەژاد کەوکەز ئاماژەی بەوە کردووە ئەو بەرهەمانەی باس لە فۆرم و مەتریاڵەکانی سروشت دەکەن بە شێوەی دەربڕین باس لە سروشت و ڕنگ دەکات کە تێیدا ڕەنگەکانی سروشت چۆن کار لەسەر یەکتر دەکەن. ڕەنگی ڕەشوسپی ڕابردوویەکی درێژی هەیە لەگەڵ خۆم و دەور و بەرم باز لە ساتەکان دەکەم کە تێیدا مرۆڤ هەموو شێوەکان بە ڕەشوسپی دەبینێت.